نزیکەی بە 207 گروپ داواکاری بەشداریان بوو لە فستیواڵە کە لە دوای ئەوە لیژنەی هەڵسەنگاندنی ئێمە ئیشەکانیان بینی 41 شانۆیان هەڵبژارد بۆ ئەوەی کە لە خولی کۆتایی فستیواڵە ئێمە لە خزمەتیان نبین و میوانداریان بکەین. نزیکەی 27 وڵاتی تریش داواکاری ئەوە بوون کە بەشدار بن لە فستیواڵەکە، بەڵام بەداخەوە بە بۆنەی پەتای کۆرۆناوە نەمانتوانی کە بە شێوازی ئەوە کە حزوری لە مەریوانە لە خزمەتیان نبین، بەڵام چەند ئیشێکیان لێ وەرگیراوە کە ئەوانش بە شێوازی ئۆنلاین و لە فەزای مەجازیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەو نمایشانە پێشکەش دەکرێت. ئەم ساڵ ئەڵبەتە فستیواڵ لەگەڵ ساڵانی پێشوە تقریبەن کەمێک جیاوازیەکی ئەویش هەر بە بۆنەی هاتنی پەتای کۆرۆناوەیە، لەبەر ئەوە چونکی ئەمە جاران فستیواڵ کە ئەکرا گروپەکان لە هەر کوێیەکی شاری مەریوانە حەزیان ئەکرد ئیشەکان خۆیان لە شەقامە پێشکەشی بینەرانی خۆیانیان ئەکرد، بەڵام ئەم ساڵ ئێمە لەبەر قەزیە کۆرۆنا هاتین شوێنەکانمان تۆزێ کەمتر کردوێتەوە. ئەم ساڵ ئێمە بەس لە پارکی شانۆ، لە پارکی میلەت و لە زرێبار و هەروەها لە شاری کایندینار بەس ئیجرای نمایشمانە بێت و نمایشەکانمان پێشکەش دەکەین. تقاضا میکنم مردم مریوان رو یک جانانه تشویق بفرمایید.